تلوزیۆنی کۆمەڵە سڵاتان لەبێت. من ئەمیر بە بەرنامەیەکی تر لە پرسیار و وەڵام هاتوومەتەوە خزمەتان. ئەم بەرنامەیە هەروەک لە ناوەکەشیەوە دیارە بە شێوەی وەڵامدانەوە بە پرسیاری دیاریکراو بەڕێوە دەچێت. پرسیارەکان دەتوانن پرسیاری بینەرانمان بن و یان ئامادەکارانی بەرنامەکە خۆیان بە ئامانجی تیشخستنە سەر بەرنامە و ڕێبازی سیاسی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بێن نەگۆڕن. بەڵگەنامەکان، پەسەندکراوەکانی کۆنگرە و ناوەندە ڕسمیەکانی بڕیاردەران، ئەزمون و مێژووی خەباتی 50 ساڵەی ڕەوتی ئێمە، ئەدەبیاتی مارکسیستی لە پەیوەند لەگەڵ گۆڕانکاری و پێویستیەکانی سەردەم سەرچاوەی وەڵامی پرسیارەکانمان دەبن. ئەم بەرنامەیە هەروەها هەوڵ دەدات زانیاری پێویست گرنگترین بابەتەکانی ڕۆژ پێشکەش بە بینەران بکات. دیارە هاوکاری بینەران بە تایبەت لە هێنانە گۆڕەی ناوجەماوەر سەبارەت بە هەڵوێستی کۆمونیستی لەسەر ئەم یا ئەو دیاردەی کۆمەڵایەتی دەتوانێت گەلێک بەکەڵک بێت. لە بەرنامەی ئەم هەفتەیەماندا وەڵام بەم پرسیارە دەدەینەوە: جیاوازی نێوان ڕێفۆرمیزم و خەبات بۆ ڕێفۆرم لە چیدایە؟ هیواداری تا کۆتایی لەگەڵمان بن. جیاوازی نێوان ڕێفۆرمیزم و خەبات بۆ ڕێفۆرم لە چیدایە؟ شۆڕشی کرێکاری و حکوومەتی کرێکاری وەکو بەرهەمی ئەو شۆڕشە تەنیا لە ئاکامی ڕاستەوخۆی کرێکارانەوە بەدی دێت. یعنی ناکرێت چینێکی کۆمەڵایەتی دیکە دەسەڵات بەدەستەوە بگرێ و خۆی بە دڵخواست دەسەڵاتەکەی پێشکەش بە کرێکاران بکات. مانای خەباتی کرێکاریش خەباتی چینایەتی کرێکارانە، یعنی بەرەوبوونەوەی بەردەوامی بە ئاشکرا و بەنەهێنی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی کرێکاران لەگەڵ سەرمایەداران و دەوڵەتەکان. بەو مانایە هەوڵ و تێکۆشانی کرێکاران بۆ باشترکردنی هەلومەرجی ئابووری و ژیانی ڕۆژانەیان خەباتێکی ڕاستەوخۆی چینایەتیە. بزوتنەوەی کرێکاری بەم خەباتە پشت ئەستوورە و لە ڕەوتی بەرەو پێشبردننی ئەم خەباتەدا هەم ژیانی ئەمڕۆی کەمێکیش بێ حتاگە کەمێکیش بێ باشتر دەبێت و هەم ئەزمونەکانی خۆی بۆ دواڕۆژ و بۆ بەرەوبوونەوە لەگەڵ گیر و گرفتەکانی خەباتی داهاتووی دەوڵەمەندتر دەکات. هەر بۆیە دەڵێن مانگرتن مەدرسەی خەباتی چینایەتیە. خەباتی دژی سەرمایەداری چینی کرێکار بە جەرگەی خەباتی ڕۆژانەی کرێکاراندا تێپەڕ دەبێت و ئەوە ئەزمونێکی حاشا هەڵنەگری خەباتی کرێکاران بۆ ئازادی و بەرابەری و بۆ سۆسیالیزم لە هەموو جیهان بە درێژایی مێژووی نظامی سەرمایەداریە. لە کۆمەڵگایەکدا کە کرێکاران دەتوانن داواکاریەکانی خۆیان بەسەر سەرمایەداراندا بسەکەنن، حورمەتی ئینسانی ئەوان جێگا و شوێنی کۆمەڵایەتی شیاوی خۆی بەدەستێنێ و ئەم دەستکەوتانە سەرجەمی کۆمەڵگا لەگەڵ خۆی چەند هەنگاو بەرەو پێشبات. کرێکارانێک کە بتوانن ئازادی و مانگرتن، ئازادی ڕێخستن بەدەستێنن، بە باشتربوونی وەزعی ژیانیان ئەوەندە ئاسوودەی پەیدا بکەن کە بتوانن بیر لە کار و تێکۆشانی سیاسی بکەنەوە، بیر لە دەوری کۆمەڵایەتی خۆیان بکەنەوە، ئەو کاتە ئەو کرێکارانە هەموو کەش و هەوای سیاسی کۆمەڵگەیان گۆڕیوە و یەک هەنگاو بەرەوپێشیان بردووە. کرێکاران هەم حەقدەستی زۆرتر و هەم سەعاتی کاری کەمتر و ئەمنیەتی زۆرتری شوێنی کاریان دەوێت و هەم پیشڕەفتی پیشەسازی و تێکنۆلۆژی و مدێربوونەوەی ژیانی کۆمەڵگەیان دەوێت، هەم مافی ڕێکخراوبوونی هەڵسوڕاوانی ئازادی سیاسیان دەوێت و هەم جیابوونەوەی دینیش لە دەوڵەت، هەم دەیان هەوێ زیندانی سیاسی نمێنێ، هەم خۆیان مافی مانگرتنیان هەبێت. ئەو کرێکارانە هەر ئەو چینە کۆمەڵایەتیەشن کە بۆ بەرپاکردنی حکوومەتی کرێکاری و بۆ کۆمەڵگای سۆسیالیستی خەبات دەکەن. بۆ کۆمونیستەکان هەموو ئەو چالاکیانە ئەندامەکانی پەیکەرێکی یەکگرتوون و لێک جیا ناکرێنەوە. مارکس و ئەنگلز لە مانیفێستی کۆمونیستدا دەڵێن کۆمونیستەکان بۆ گەیشتن بە نزیکترین ئامانجەکان خەبات دەکەن، بەڵام لە هەمان کاتدا بۆ گەیشتن بە ئامانجی نیهایی بزوتنەوەی چینی کرێکاریش خۆیان ئامادە دەکەن و بۆی تێدەکۆشن. جیاوازی بنەڕەتی بیر و بۆچوونی ئیسلاحخوازانە لەناو کرێکاراندا لەگەڵ بیر و بۆچوونی کۆمونیستی هەر لە دوایین نوکتەدا بەدی دەکرێت کە لەم وتەیەی مانیفێستی کۆمونیستدا هاتووە.
بەڵام ڕێفۆرمیستەکان ئاسۆ و چاوەڕوانی چینی کرێکار بۆ پێکهێنانی ئاڵوگۆڕی ڕیشەیی لە نظامی سەرمایەداریدا کوێر دەکەنەوە و نانهەوێ خەباتی کرێکاری لە چوارچێوەی بەرتەسکی قازانجی کورتماوەی کرێکاران تێپەڕ بێت. ڕێفۆرمیستەکان بەپێی ئەو بۆچوونەی خۆیان خەباتی کرێکاری لە چوارچێوەی یاساکانی دەسەڵاتداردا قەتیز دەکەن و ڕێگا نادەن خەباتی کرێکاران لە دژی سەرجەمی نظامی سەرمایەداری بکەوێتە کار. ئەوەی کە بۆ ڕێفۆرمیستەکان مەبەست و ئامانجە بۆ کۆمونیستەکان تەنیا لەحزەیەکە لە خەباتێکی ڕەوا کە پێویستە هێز و توانا و ئیمکاناتی بەرەو پێشچوون بە کرێکاران ببەخشێت. لە بۆچوونی کۆمونیستەکاندا بەدەستهێنانی هەر سەنگەرێک فرسەتێکە بۆ فەتحکردنی سەنگەرێکی تازەتر. لە جەرگەی ئەم خەباتەدا چینی کرێکار لە هەمان کاتدا کە دوژمنەکەی لاوازتر و لاوازتر دەکات و سەرنجام دەیڕوخێنێ خۆشی بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵات ئامادە دەکات. کەوایە کۆمونیستەکان بۆ ئیسلاحات لە هەموو بوارێکی ژیان خەبات دەکەن، بەڵام جیاوازیان لەگەڵ ڕێفۆرمیستەکان ئەوەیە کە نایەن هەوێ ببن بە هۆکاری پێشبوونەوەی تەمەنی دەوڵەتی سەرمایەداری، بەڵکو لە ئاکامی ئیسلاحاتێکدا کە ئەوان دەیان هەوێ هەوڵی بۆ ئەدەن نظامی سەرمایەداری لە ڕۆژی نەمانی خۆی نزیک دەبێتەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەوەی کە لەم هەفتەی پرسیار وڵام پێشکەش بێەوەی خۆشەویست کرات، وڵام بەم پرسیارە جیاوازی نێوان ڕێفۆرمیزم و خەبات بۆ ڕێفۆرم لە چیدا بوو کە هیوادارن کەڵکی پێویستان لێوەربێت و بەدڵیشتان بێت. تا بێگەشتنەوەیکی تر و هەفتەیەکی تر هەر شادی وەختەوە.